وسي ورقة 3 مليون و 462 هزار ايش بعد ان شاء الله ئەوەی دەستێکی باڵای هەبوو لێرە میدیای پایتەخت بوو یا ڕەبی خواخێتە کاکە یا ڕەبی خواخێری ها ئەوەی دەستێکی باڵای هەبوو لێرە میدیای پایتەخت بوو ئەوە خارە فاخریش بەخۆی قسەی هەیە یعنی بەڕاستی ماندی بوو ولا دەست خۆشی لە مەساری لە بلاکی لە جەماعەتی عامە قۆرانی جماعة الشركة جماعة الشركة ان شاء الله ناقد تصاعد الشيخ وصاروا پایتەخت میدیا دەرێتە خانەکەم بە یا ڕەبی خواخێتە دوی ئیسپانەی کرد محمد وعلى آل سيدنا محمد وسي ورقة ئەوە سی وەرەقە وسي ورقة لسر اف ابي چند مانەیە ما مستوى ما شاء الله بركة اخوي دق جابي اي مسلمانة وي وي اول شيء بلا اول شيء بلا 3 مليون و 462 هزار ايش بعد ان شاء الله بابي